هۆکاری دانەمەزراندنی ئمە دەگەڕێتەوە بۆ ئەوەی نەعەدالەتیەکی زۆر لەلایەن پەروەردەی کفریەوە دەکرێ. بەڕاستی هەموو شتەکانمان هەر هەمووی بووە بە حزب لە ڕێگای حزبەوە دامەزراندن تەنها لە ڕێگای حزبەوە کرێ. بەداخەوە ئەوەی تەسکەی حزبی نەبێ، ئەوەی کەسێکی لە حزبا نەبێ، باڵادەست نەبێ، دامەزراندن بۆ ئەو نییە. و بەداخەوە چەند ڕۆژێکیشە دەنگۆی ئەوە بڵاو بۆ دۆزیار لە 20 کەس دامەزراوە، پێ دەچێت 20 کەسێک بێ دامەزراوە. ئەم ئەوەشە بووە هۆکاری ئەوەی خەڵکێکی زۆر بێزاری بەخۆیەوە ببینێ و ناومێدیەکی زۆر بەخۆیەوە ببینێ. ئێستاش ئەو گربوونەوەمان نەکردووە بۆ ئەوەیە کە داوای مافڕەواکانی خۆمانەکەین. بەڕاستی بەداخەوە ئێستا وایە لیادۆ تەسکی حزب بووە نەک بە جنسی عێراقی و نەک بووە باین، بووە بە شادەی هەموو ژیانتە، هەموو ژیانت تەسکەی حزبیە لەم بەتایبەت لە سنووری گەرمیان.